رضيت بالله ربا وبالإسلام. لەوانەیە یەکەم جار سەرنجتان بۆ لای بینایەکی لەگەڵ و خشت دروستکرا و منارەی بە ڕەنگی پیرۆزەیی بڕوات. بەڵام مزگەوتی پۆترا هەموو ئەو کۆتوبەندانەی نێوزەینتان تێک دەدا چونکە هەموو شتێک لە پۆترا پەمەییە. مزگەوتی پۆترا لە مالیزیا لە قەرەق دەریاچێکدا دروستکراوە بە جۆرێک سێ بەشی لەناو ئاوەکەدایە و لە دوورەوە سەیری بکەی وا هەست دەکەی کە مزگەوتەکە بە تەواوی لە نێو ئاوەکەدایە. مزگەوتی پۆترا هێمایەکی ئیسلامیە کە کۆکراوەی شارستانیەتی ئیسلامی و هونەری تەلارسازی مۆدێرنە. دەروازەی سەرەکی مزگەوتەکە لەسەر شێوازی ئێرانی ئیسلامی دروست کراوە و منارەی 116 مەترێکەشی هاوشێوەی مزگەوتی شێخ عومەر سوهرەوەردی و دیوارەکانی مزگەوتەکەش مزگەوتی حەسەنشا لە مەراکیش وە بیر دێنێتەوە. مزگەوتەکە گومەزێکی گەورە و 8 گومەزی قەبارە بچووکتری هەیە. گومەزی گەورە کە 50 مەتر بەرزە بە 12 ستون ڕاگیراوە و شوێنی نوێشکردنەکەشی زیاتر لە 16,000 نوێشخوێن دەگرێ کە 8,000 تایبەتە بە ئافرەتان و 8,000ەکەی تری بۆ پیاوان. ئەم مزگەوتە بەوە جیا دەکرێتەوە کە ژمارەیەکی زۆر گەشتیاری ناموسڵمان سەردانی دەکەن و دەستەی کارگێڕی مزگەوتەکە جۆرێک لە حیجابی با ڕەنگی پەمەیی بۆ ئافرەتان دابین کردووە وەک ڕێزێک بۆ ئەو دروشمەی ئیسلام و ڕێزلێنانیش لە گەشتیارەکە بۆ ئەوەی باویستی خۆی سەردانی شوێنە جیاوازەکانی مزگەوتەکە بکات. مزگەوتی پۆترا لە مالیزیا حەوشەیەکی جوانی هەیە کە بە گوڵ و فۆوارە و حەوز ڕازێنراوەتەوە. سەرجەم تەلارەکەی سیستمی دەنگی پێشکەوتووی تێدا جێگیرکراوە کە بۆ بانگدان بە دەنگێکی دڵنشین بەکاردێت. مزگەوتی پۆترا لە ساڵی 1997 دەست بە دروستکردنی کراوە. ساڵی 1999 لەسەر ڕوبەری 13,700 مەتری چوارگۆشە تەواو بووە بە ناوی تانکۆ عەبدوڕەحمان پۆترا ئەلحاج ناونراوە کە یەکێکە لە سەرۆکوەزیرانەکانی مالیزیا. جگە لەو شوێنە تایبەتەی نوێش هاوکات زیاتر لە 5,000 کەسی تریش لە بەشەکانی تری مزگەوتەکەدا جێیان دەبێتەوە و چەندین بەشی تری وەک هۆڵی سیمینار ڕێستۆرانتێکی تێدایە کە لە یەک کاتدا دەتوانێت نزیکەی 250 کەس پێشوازی لێ بکات و لا بۆنەکانیشدا خواردن ئامادە دەکات. جگەلەوەی کتێبخانەیەک و هۆڵی خوێندنەوە و شوێنی تایبەت بە خوێندنی زانستە شەرعیەکانی هەیە. بۆ ڕازاندنەوەی میحراب و دوانگەش سوود لە ڕەنگی ئارامی پەمەیی و هونەری جواننووسی ئیسلامی و ئاەتەکانی قورئانی پیرۆز وەرگیراوە. جگە لەو تایبەتمەندیانەی کە باسکران دەریاچە و سروشتی دەوروبەری مزگەوتەکە هێندەیتر سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە.